ئەتۆ من دەکوژی ها بۆ؟ ئەتۆ بیانیە مادەم دەتەوێت شتێکی باز نەکەی لۆ تەلەفۆن دەکەی تەلەفۆن دەکەی وەڵا خەونەکەم دیتیە ئێ دەرم کاکە ڕەشید خەونت بە چیەوە دیتیە وەڵا دوایە لۆت باز دەکەم ئی باشە لوتم کوشێت یان تەلەفۆن مەکە یان خەونەکەم لۆ باز بکە کاکە گیان تۆ لە ماڵی هەنار نەبوویان بەیانەیە با خەون بە هەنارەوە بینەوە چۆن بێ بە تەلەفۆن باسی کەم هەنار گوێ ئەدەبسەس خەون بەژنێ من دەبینی کورە دانیشەکە تۆ لێم تووڕەمە بە هەر فێری لە من تووڕەبی خەونەکەی من پەیوەندی بە ماڵی هەنار بە عامەوە بۆ هەموویان دەدۆم باز بکە کوریانی خەونی کو لە خەومە چووی بۆ لای برای هەنار قەسابەکە هەست مێڵزلەکە دەهام قەسا لە تسمێڵی ناوی بیست و ناوی چییە؟ دەهام دەهانی قەساب بەڵێ بڕواتە بێت زۆر نێرەکەرانەوە تو ماوەیەکەم بی چێ نێرەکەرە کورە من کاکە ئێ لە خەونەکەما زۆر نێرەکەرانەوە تو ژنم بەسەر خوشکەکەتا هێناوە ئێ قەسا دەهام قەسا و چی گوت والله زۆر نەرمونیان بە حیاتی شتوان نەبینی وەر حەفەسام یەک شتی نەوت تازە شتەکە بووە ئەچم بە هەناری خوشکیش مەڵێن تەنانە یعنی دەهام چەقوکەمەی نەکرد برێ لەبەر چاوم بزر بۆ بە چەقۆی ڕاوت بنێ نەیکرد یاک دەنێت ئەدی هەنار ڕازی بوو هەنار براکەی لێ دووڕە بوو وتی ماڵ لە خۆت ناشەوێنی دانیشی بە دیار مناڵەکە تۆ وسەر لە خۆت ناشەوێنی خزمەتی هەردووکیشیانەکەیت بەڕاستە ئەرێ سوێنە لەسەرم نییە سعدیگیان یعنی هەرچیان ڕازی بوو هەردووکیان ڕازی بوون و حەپەسام هەر لە خەونەکەما خەری بشێت من دەخۆشیە سەرستەوە ژەکەمە دەستی پێ کوڕەولە وەڕە پێش وەرە پێش بابێ و بەسەرچە بخۆی سێم تەواوتر چکە ئەقرەکە لێرەیە یەک ساڵە ناوچاوە ماچەکەی بەڵام دەبێ خەوەن ڕاستبی ئەتو باوەڕ بە خەونی هەیە ئەرێ بڕواتە بێ سعدی ئەتۆ پشتم تێمەکە چە بۆکە دێدێڵفەن تۆ دانیشەرەوە ئەو دانیشتم یعنی ئێستا من چ بکەم چی بکە من بم لە باتی تۆ ڕێکەچمەکەم براکەی پێڵەم ژنم هێناوە و تازە شتەکە بووە و ماڵ دەبێ باشە بەڵاش ڕەشید گیان دەبی دەهام لەم کوژی کورە ناتکوژێ بڕواتم پێڵم لە خەونەکەما ئەو لۆکەی ئەوە نەرمە و پیاوە عەسەبێ یعنی خەون ڕاستە ها دڵنیا بلەوەی سەبۆم باز نەکردی یعنی ئیبن خەلتون و ئیبن سیرین و ئەوانە کتێبانیان بە بەلاژ نەنووسیا ئافرین بڕواتە بێ پڕ بەدڵمەوە قسەت ئەتو ئیبن خەلدونی دەناسی ناویستوای نایناسم چکە باوەڕ ناکەم زەلامی عاقل بناسی ئەتو نییە بە زەلامی بێ عاقل دەناسی حاشا چی خۆم هەم دەست پێکردەوە بێ عەقڵ بچم ئێستا بچم من پێت ئەڵێم بچوە زەرەر ناگەیت زۆری دەری هاتوو بچم یان نا بچۆ تا بچۆ خوای جان خوای جان بە قوربان بم ئاگا لە دوکانەکەی بەخۆم جانیش خۆرم کرد بەسەریە خوابرام گۆشتێکی جوانم دێ بۆ کفتە بۆ دۆڵمەوە باشە؟ لەوەی باشتر باش هەیبیە دوو کیلۆش بێ باشە؟ باشە زیاتر کەمتر نییە باشە دەست خۆش تەواو دەست خۆش ئەوە پارەکەی نەقدەیان بای مەسە حسابی نا بایەسەر حسابی ئەنی کاکە دوێنێ شوێ دەڵێن لە گەڕەچێ شەڕوشت ڕوویدا بوو چ بوو؟ ئەوە ماری هەمینی جیرانمان سەلام عەلیکم عەلەیکم سەلام بەخێر بێ سعدی ماشەڵڵا لۆزت فێ ئەو چ دەکەیت وەڵا حەزمە گۆشت بکەم ئەرێ وەڵا دەست خۆش بی وەستان کو ئەحوالتان ڕاوەستە یەک دقیقە شەڕ ڕوویدا با کاکە نومام جێتەوە شەڕ چێ مەشەڵاتیە ئەوە دوونێ هەمینی جیرانمان ئێ دوونی شەویدا بۆ هەلایە ڕوویدا بوو ئێ دزێک چوو بۆ سلمانیان ئێ خەبەریشان دامن ئێ خۆمش خۆ بێدەک نابوو چوون ئەو دزەم گرت سعدی هێزێک نەموانە لە قەلبی هوردوو هەرام کرد ئەو هێزکی پیاوچە ئەوەندە درم پێ خۆش بوو درم پێ خۆش بوو نەبینە هەدی کاکە بەبیرت نایە پار ئەو گۆڵکت بە تەنێ سەر بڕێەوە والله ڕاست دەکەی والله ئەدی جارێکی بەچی گۆڵکەکە بەڕەڵا بوو هەموو قسابەکان بە دووی کەتبوون بەس کاکە بەبەر پێنێک بەریداوە تێگەگەیشتما چیکێ بەبەر پێنێک بەریداوە گۆلک بەڕەڵا بووە ئەتو بە پرپێنەشت دیە بەرداوە ئەوە سعدی ئەوە خۆ یەک جار نەبووە والله یان گۆشتی عەندیکە دەجێڕنەوە والله یعنی ئیشتلەوەی گەورتەدانەوە بژێرمەوە دەبێژ ئەرێ
ئێستا پێ برێ سعدی تەلەفۆن لۆ کردم بۆت ئیشەکەم پێێتە فەرموو بە خزمەتت بکەین سعدی نه والله نییە لە بیرم سواری لۆ چات مێرا من بەقورعان لە بیرم کرد ئەم تەلەفۆن وانۆ دەکرێت دەرێت ئیشمان زۆرە بگەڕەوە دوکانی سعدی مەڕۆما ئیش بەم وانێ دەستە چاو تەلەفۆن لۆ کردم بۆت ئیشی پێێتە و ڕاستۆشت باشە کاکە با بڕۆمەوە نامە